بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بارزان و خۆشەویستانم، ئەم بەشیە کەمە لە کتێبی الذەریعە إلى مەکاریم الشەریعە باسی ئەحواڵی ئینسان ئەکا، باسی هێزەکانی ناو ئینسان ئەکا، باسی گەورەی ئینسان ئەکا، باسی ئەخلاقی ئینسان ئەکا. لە دەرسانی پێشووە زۆر شتمان لەسەر ئینسان باس کردووە. ئەمڕۆ مەسئلەیەکی زۆر گرنگ ئەوە بۆ ئێمە ڕوون کاتەوە، باسی خاتر و فکرەی ئینسان، باسی خەیاڵاتی ئینسان. ئینسان خەیاڵاتی چۆنە، چ شێوازێکە؟ هەموو ئینسانێک لەسەر زەویە بەشێک لە حەیاتی بریتێ لە خەیاڵ. وتارێکم هەیە بە دوور و درێژی باسی ئەوم کردووە کە گەنج چۆن پرۆسەی خەیاڵی ئەکاتە پرۆسەیەکی بەرهەمدار. لێرە لە خزمەت ڕاغیبی ئەسفەهانیە ئەفەرمێ في ذكر الخاطر الذي يعرض من جهة العقل والهوى، يعني يعرض من جهة العقل والهوى. أفرمي باسي أو خاطرات أكم أو خيالات أكم كبدلو عقل تويا تي أبري آية بو هوا ترى أكيشي لجهة هوا يا لجهة عقل إنسان. إما زور كان لكردي خومانا إما تنهايك نومان هي ألان خيالو طاو هيتشي ترنالي بلام لناو عربية بلبندية كي لدروني إنسانا كاتيك خيالي ودروس أبي. هەموو هەنگاوێک کە تۆ ئەینەی لە ژیانە، سەواء هەنگاوی چاک بێ یا خراپ بێ، بەشێکی لە خەیاڵە و لە خەیاڵەوە دەست پێ ئەکا. شتێکمان هەیە لە زمانی عەرەبیە پێوتێ سانح، شتێکیشمان هەیە پێوتێ خاتر. سانح و خاتر فەرقەکەیان چییە؟ تەمەن تەسەلسولێکە لە مەسەلەی با بڵێن ئەو خەیاڵاتەی کە ئینسان چۆن ئەبێتە عەمەل و کردەوە. طبعاً مەسەلەی سانح شتێکە کە بەحاڵ بەرگوێتەکەوێ یان بەحاڵ بەرچاوت ئەکەوێ. ئەم بەحاڵ بەرچاو کەوتنە یا بەرگوێ کەوتنە زۆرینەی ئینسان گوێ پێ نادا. یعنی هەموو ئەو شتانەی کە تۆ ئەیبینی لە ژیانە، هەموو ئەوانەی کە گوێت لێیە قیلەتێکی زۆر کەمی تۆ لەسەری ڕائەوەستی و ئەبێتە بەشێک لە خەیاڵی تۆ، بەشێکی زۆری ئەڕوا هیچ گوێی نادەیتی. ئەم گوێ پێ نەدانە ئەو بەشەی یەکەم پێوتێ سانح لە عەرەبیە، حتا وەکو ئەوە دروستنەوەی بەشەکانی تر دروست نابن. جاری وا هەیە گوێت لە قسەیەک ئەبێ دوای هەر لە بیرشت دەشێتەوە، لەوە چێ بۆت باسکەنەوە جاری دووەم کە ئەنەما نەویست. بۆ چونکە نەبووتە خەیاڵی تۆش هیچ. یان جاری وا هەیە ئەبێتە خاتیرەیەک لە دڵی تۆیە، وردە وردە ئینجا خۆت بۆ خۆت قسەی لەگەڵا ئەکەی. خاطرە لەگەڵ سانحە فەرقەکەی چییە؟ سانح یەتە بەرگوێت و ئەڕوا، بەڵام خاطرە ئەو هایە لە زمانی عەرەبیە تۆ گوێی لێ ئەگری بە باشی، تەرکیزی ئەخەیتە سەر یان تەرکیزی چاوتی ئەخەیتە سەر. بۆیە لە فەرمایشتەکە لە باسی نەظەرە ئەفەرمێن نەظەری یەکەمە لەسەر حساب ناکرێ، دووەمە لەسەر حسابە. بۆ چونکە یەکەم خاطرەیە کە ئەڕوا. ئینسان خەڵک زۆر ئەبینێ حلمێشیشە نامێنێت و ئەچێتە بازار ئەو هەموو حەشامات و خەڵکە ئەبینێ بەلایەوە گرنگ نییە. ئەوەیان کە تەرکیزی ئەخاتە سەر و زیهنی ئەخاتە سەر و با بڵێن هێزی خۆی تایە بەکارئێنێ، ئەبێتە خەیاڵ، ئەبێتە خاتر لەلای ئەم. ئەویان جۆری دووهەمە، هەنگاوی دووهەم ئەنێ، ئەویان ئەبێتە مای ئەوەی کە لەسەری بوەستێ و ئینجا ئیتر وردەوە فکری لەگەڵی ئەجوڵێ. أفرمي فرمايشتي بيغمبر صلى الله عليه وآله وسلم أفرمي إن للشيطان لمة بابن آدم. شيطان لميكي هي لغل ابن آدم، وملكيش ملائكش لميكي هي لغل ابن آدم. أم مسألة ابن آدم لم فرمايشتها كهاتوه بني آدم واتكافر مسلمان أم حالتيه. أما طبعا ها ربطي بأيمة مسلمان ونية كافري كيش بهما شواز شو كمسألة رحمتي خوال راغب باسي مروف أكا كباسي مروف أكا تنها ربطي بمسلمان ونية كافري كيش أقريتو بهمان شش.
ئەم لەممەیە چییە؟ لەمە بە معنای مەس دێت. مەس ئەو مەسە بە حاڵ دەست لێدانێک. مەس لە شەیاطین و لە مەلائیکەوە چییە؟ مەس لە شەیاطین و مەلائیکەوە وەسوەسەیە لە دڵە، وەسوەسەیەکی عابیر کە بە دڵی ئینسانە دێ. ئەفەرمێ شەیطان لەمەیەکی هەیە و مەلەکیش لەمەیەکی هەیە بە بەنو ئادەم. لەمەی مەلەک وعدی خەیر و تەصدیق بە حەق و ئەمانەیە، شتی باش ئەهێنێ بە دڵیە. لەمەی شەیطان فەئیعاد بالشەڕ وتەکذیب بالحەق، ئەی ترسێنێ بەوەی کە تووشی شەڕ ئەبێ، تووشی مشکیلە ئەبێ، هەمیشە ڕەشبینی ئەکا شەیطان، مەلائیکەش گەشبینی ئەکا. ئەمیان وای لێ ئەکا کە تەصدیق بە حەقە و تەصدیق بە ڕەب العالەمین کە، ئەویان وای لێ ئەکا کە تەکذیب بە حەقە و تەکذیب بە خوا بکە، بە درۆی بزانێ. ئەم ئاەتە پیرۆزەی خوێندەوە دواتر پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم فەرمووی رب العالمين أفرمي الشيطان يعدكم الفقر ويأمركم بالفحشاء. والشيطان فرمانتان بيئكا باشا بفحشاء وخرابة للايكتشو أتان ترسينا بفقيري. طبعا أم دوشتك لبنايكا زهر دقيق سرتا أو ترسينا بفقيري دواترش هنگاو بي أنا برو خرابة كاري. هەمیشەیەکێک لەو شتانەی کە ئینسان لە ژیان و لە حەیاتە لی ترساوە بریتێ لە فەقیری کە زۆر خەمی پێ خواردووە. ئێستش ئەو هەیە لە جیهانە دائیم ئەگەر دیقەتتان دابێ ئیعلام و ئەمانە واد لێ ئەکەن دنیا و لێ ئەکەنە چەرمەچۆلەک، ئەو لێ ئەکەن تەواوی سەرزەوی تەواو بە حیج نەما تەواو کاکە گرانی دەست پێکە قات و قڕی دەست پێکە، هەموو ئەمە فنوونی شەیطانە. ئیتر شەیاطینەکە ئینسی بن یا جنی بن فەرق ناکە. یەن زۆر ئەو ترسێنن بە مەسەلەی فەقیری. جاری وایە پێتەڵێن جەنگی جیهانی ڕوئەدا و ئاوای لێ ئاو نامێنێ و نازام سەرزەوی وشکە بێ ئەنواع لەم کەلیماتانە. بەینەما ئەم زەویە ئینسان خاوەنی نییە تاوەکو ئینسان بتوانێت ئەوە کاولیکە، خوایەک بۆ عەزەمەتە خاوەنێتی. بۆیە ئەفەرمێ الشەیطان یعیدکم الفەقر، کە ئاوا ترسانی تۆی ترسان بە فەقیری کە فەرمانی پێکردی بە فەحشا و خراپە ئیکەی تەجاوز ئەکەی لە ئەترسی دەست ئەبێ بۆ حەرام ئەڵێ نەبادا لێم بقەومێ لە لای حەرامە لە شیرین و جوانەکە، لایەکی ئەو ترسێنە بە ئەوەی کە تۆ زۆ فەقیری و هەدی ئەکە کە پەلاماری حەرامەکە بدەی. ئەفەرمێ والله يعدكم مغفرة منه وفضلا، خوا جل جلاله لەگەڵ لە بەرامبەری ئەم مەشاکلانە کە شەیطان بۆ دروستەکە هەمیشە رب العالمین وعدت ئەداتێ بەوەی کە لێت خۆش ئەبێ ئەی عەبد، فەضل و زیادە لە حەدی خۆتت ئەداتێ مەترس، فضل بيعطاك. طبعا فضل لزماني عربية بو زياتر أوتري، يعني أو قدري كخوته خوا لو زياتر الأداة لا هموش تيكا شنيتو أخوي لسر سفريك خوا لو زياتر بيعطاك، شني أبوشي لو زياتر بيعطاك. والله واسع عليم، يشيك لنا وكان خوا واسعة رزق بدز أو توسع برزق دات وقوري أكاو لشوين رزقك زيادة لشوين كم هم وإذا صلاتي أو لدواي أم دوانا وقتا يكم جار سانح بحال خطوريك يتبر جويد يا يتبر شاوتو أروع دوم جوان جوي اللي رأقريا جوان تركيزي أخيت السر أبيت خاطرة سهام أبيت إرادة لإنسانة هر خيالاتي كرتو خودا بدسي أو بإرادتي إنجا دواي أبيت عزم لتويا إنجا أبيت كردو نمونيك بين مو أمارون كمو گەنجێک ئەبیسێ دراوسەکەیان دزی لێکراوە باش عابیرە یە بەلای گوێ ئەڕوا هیچ گوێشی ناداتێ لە بیرێچێتەوە بەیانی کە دزی لێکراوە. یەکێکی تر یا هەر ئەم گەنجە با بڵێ ئەم جارە کە باسی بۆ ئەکرێت دراوسێکی دزی لێکراوە جوان گوێ ئەگرە چۆن دزیەکەی لێکراوە وەڵا ئاوا بۆ پەنجەرەکەیان بڕیوە بۆ شێوازە و چوونەتە ژوورەوە باش هەست لە بەڕا ئەگرێ. دواتر ئێرادە چۆنە خۆی بۆ خۆی ئەوە ئەکا ئەگەر خات گەیشتە ئەم ڕوتبەی خۆی خەیاڵی کرد چوو پەنجەرەی دراوسەکەی بڕی ئەو بەچی بوو بە ئێرادە لە کەسەکە. عەزم چۆنە متابعەی ماڵی دراوسەکەی ئەکا بزانێ پەنجەرەکە چۆنە چ شێوازێکە چۆن بیبڕێکی هێشتا هیچی نەکردووە بەس تەختیتە لە مێشکە باشە بوو بە عەزم لە کەسەکە بەهێزتر بوو. عەمەل چییە؟ ڕێک چوو بە کردەوە کردی کەوابوو سەرەتای هەموو کارێکی خراپ
لە بیستنیا بینینەکەەوە دەست پێکە. واتە ئینسان خۆی بۆ خۆی شەڕی تیا نییە، شەڕ هاوردەیە بۆ ناو ئینسان، ئەبیسێ یا ئەبینێ ئونجا وردە وردە ئیشی لەسەرێک. هەموو بابەتەکانی تر ئەوهەیە. زۆر کاتوتومە طبعاً گەنجی کورد قەت بیر ناکاتەوە، ئەوە کە نمونەم بە دزی هێنایەوە، گەنجی کورد قەت ئەم زیهنە لە هینیان نییە بڵێ وەڵا کاکە ئەچمە ماڵی دراوسێکەمان مەسەلەن دەسەکەم بە دزیکردن، قەت ئەمە نایەتە زیهنی. بەڵام لە مەسەلەی فەسادا دێت، یعنی سەرەتا لەوە ئەچێت گوێ لە ناوی ئافرەتێ بێ یا ئافرەتێ ببینێ سەرنجی زۆر ڕاناکێش. ئەگەر سەرنجی ڕاکێشا یا گوێی خۆی دایە ئەو بە خاتیرە، ئەگەر لە دڵی خۆیان لێکی دایەوە عەرەب پێڵەن حەدیث النەفس، یعنی لەگەڵ خۆیان قسە ئەکا کە ئەنەما لەگەڵ خۆیان قسە ئەکا، ئەوە چۆ قۆناغێکی ترەوە. اینجا ئەوە ئەبێتە طبعاً ئەبێتە ئێرادە لە کەسەکە، دوای ئەوە اینجا ئەبێتە عەزم، متابعە ئەکا بزانە کەی ئەڕوا کەیێت، دەی محاولە ئەکا لێی نزیک بێت، ئەخیرەن ئەبێتە عەمەل. باشە ئەمەیان طبعاً لە گەنجی کووردە ممکنە لە مەسەلەی ئافرەت و ئەوانە زیهنی ئەڕوا خەیاڵاتی ئەڕوا، بەڵام لە دزیە خەیاڵاتی ناڕوات، چونکە قەومەکە سفەتی قەومەکە ئەو هەیە. یان مەسەلەن لە کوشتنە نایە خەیاڵاتی بڕۆ و فکری بڕۆ ئەمانە 100 ساڵ پۆبجی مۆبجی بکە فکری بۆ ئەمە ناچێت وڵات دراوسێکەی بۆ کوژیە و مناڵەکانی سەر بڕۆ ئەمە نایە بە زیهنی گەنجە، چونکە من لە فیترەتی ئەمە جێگەی نابێتەوە. بۆیە زۆرێک لەو فەسادیانەی کە دروست ئەبن کە لەو ئەمڕۆ لە ڕووی ئەنتەرنێتەوە کە زەرێکی زۆری لە خەڵکدا و ئێمە هەندێجار تەنبیهات لەسەری ئەدەینەوەنە، کێشەکەمانەوەیە نەبادا ئەم گەنجە لە سانیحەوە بچێتە خاتیرە و بچێتە ئێرادە و عەزم و بێتە عەمەل لێی. ئەگەر نا مجەڕەدی یاریەکە ئیکا زۆر گرنگ نییە، بەڵام دواتر تەختێتی چاکی شەر ئاو هەیە. دیقەت بدە لە مەجلیسێکا دانیشتووی لە مەکەی مەلائیکە چۆنە، ینی ئەبەم شێوازەیە لە مەجلیسێکا تۆ دانیشتووی عینەن باسی موسڵمانێکەکەن ئەڵێن کاکە 50 هەتیو بەخێوەکە، جاری وایە دایانی وا بۆ باسەکەن بە پەنای گوێتە ئەڕۆ گوێ نادەیتێ، بەڵام هەندێک جار گوێ خۆ تەرکیزی خەیتە سەر 50 کەس، ئەی ماشا ئەڵڵا. دوای یەیتەوە خۆزگە منیش ئەم بوو، باشە 50 کەسم ئەوە ئەکرد، باشە ناوەڵا هەتیوێکم مەسەلەن بەخێوە کرد. دواتر هەر ئەمە بوو بە ئیرادە، یەم تەختیت دائنێم بڕیار ئەدەم لە ژیانە، ئەبێ ئاوا کاسبی کەم ئاوا بکەم هەتا پارەم دەستکەوێ، ئەوەنە لە پارەکەم جێەکەم ئەیدەم بە هێشتا هیچی نەکردو، بەڵام بوو بە عەزم لە تۆیە، عەزمێکی چاک. لە دواترە کە پارەکەت تەسلیم کرد بوو بە عەمەل و کرد بە هەمان چەش کەوا بوو هەموو خەیاڵاتێکی ئێمە کۆمەڵی قۆناغە بڕێنجا ئەگاتەوەی کە بێتە کردەوە. بۆیە ئەم بەشە لە ناسینی خۆمان زۆر گرنگە، وا نەزانین خەیاڵ تەنها خەیاڵەکە و دێت و واش نەزانین عقوبە نادرێن لەسەر خەیاڵ. سانیح و خاتر عقوبەی لەسەر نییە، چ ئەوەی کە هات بە عابری بەلای گوێتا ڕۆشت، چ ئەوەی کەمێکیش تەرکیزتدایە هەر ناکاتەوەی کە گوناهبار بووی. بەڵام ئەگەر کردێ بە ئیرادە، خۆت بۆ خۆت باسێ کردەوە و تەختێتێ بۆ کێشا کردێ بە عەزم، ئیتر بوو بە گوناه. بۆیە ڕەحمەتی خوا لە غەزالی وێ ئەفەرمێ وا نەزانی هەموو خەیاڵێکە بە گوناه نانووسرێ، هەنێ خەیاڵ هەیە بە گوناه هەنووسرێ، چونکە بۆ لە خەیاڵ تەجاوزی کردو، چۆتە چی؟ چۆتە قۆناغی عەزم و ئیرادەوە، بە گوناه لەسەر ئەنووسرێ. ئەفەرمێ بزانە ئەگەر سانیح نەبێ خاتر نابێ، باشە ئەگەر بە حاڵ بەریگوێکەوتن نەبێ تەرکیزیش نابێ لەسەری، ئەگەر تەرکیز نەبێ ئەو ئیرادە و هیممەیە لە ئینسانە دروست نابێ، ئەگەر ئەو نەبێ عەزم لە ئینسانە دروست نابێ. کەوابوو سەرەتای هەرچی خراپەکاری هەیە لە ئینسانە دەست پێ ئەکا، لە سانیح و خاترەوە دەست پێ ئەکا کاتێک کە ئینسان هاجس و واجسمان هەیە. طبعاً هاجس لە زمانی عەرەبیە لەگەڵ واجسە فەرقەکەی چییە؟ واجس فأوجس في نفسه خيفة لقرآن دو جار هاتو لباسي موسى هاتو لباسي إبراهيم عليه السلام كاتك ملائكان هاتن ناني بودانان سيري كنا نكناخون إبراهيم عليه السلام أو بيوتو أبا الضيفان شان روجناي نأخوارتا وكو ميوانكي دسكت ورا ميواني دسكت ميوانكش نان ناخوا نان نخواردنی میوان لە ناو عەرەبە نیشانەی چی و نیشانەی ئەو بوو ئیرادەیان باش نییە، چونکە ئەگەر نمەکیان لە ماڵێ بکردە زەرریان لێ نەدا، نمەکیان لێ نەکردە زەرریان ئەدا. فأوجس في نفسه خيفة، ترسێک لە دڵی ختورەی کرد، ختورەیەکی بچووک، ئەوە پێوتێ وەجەس.
بحال خطورەیەکی بچووکی کردو. یان لە مەسەلەی موسى عليه السلام طبعا علەما فەرموون کاتێک هەموو مارەکانیان هەڵدا فأوجس في نفسه خيفة موسى خو موسى لە مارەکان نەترسا ئەیزانێ مەحەب لە هیچ نییە سەحرە ترسا لەوەی کە ئەم خەڵکە تووشی گومڕایی بێ. جا هەندێک مفەسیر بە هەڵە تەفسیری ئەو ئاەتە پیرۆزیان کردووە تەفسیرەکەیان ئاوا کردو وتوانە فأوجس في نفسه خيفة موسى کە ئەم مارانەی بینی ترسا ناوەڵام موسى بۆ لە مار ئەترسێ کە سوور ئەزانێ مەحەب لە هیچ شتێک نییە نا لەوە ترسا کە ئەم خەڵکە ئەم مارانە بین و گومڕابن بۆیە تۆزێک گەڕایە دواوە کاتێکە مارەکانی بینی. ئەفەرمون ئەها فأوجس خطورەیەکی دڵ باشە خطورەیەکی زۆر ورد بە دڵیا هات ترسێک غەمێک پەژارەیەک. هاجس لە خاتر گەورەترە ئەگەر بێت و بە چرپە قسە بکرێ پێوتێ هەجس لە زمانی عەرەبی یعنی لەوە دەرچوو لە ناو دڵا بێ تۆزێکیش کەوتە سەر لێو. ئەفەرمێ هەرچی مەشاکیلەکانە کە لە ئینسانەوە دەست پێ ئەکا هەمووی لە سانیح و خاترەوە دەست پێ ئەکا ئەویش لە چیەوە بە هاجس و واجس. ئەفەرمێ ئەگەر ئینسان توانی لەمانە خۆی لا بدا بە حەیەتی خراپەکاری لە دڵیا ناچەسپێ بە هیچ شێوازێک و ئەتوانێ ئێرادە و عەزمی خۆی کۆنتڕۆڵ کاتەوە هەتا لەم حاڵەتا بێ ئیشی زۆر سەهلە. بۆیە ئەفەرمێ فحق الإنسان حق وهاي إنسان إذا خطر له خاطر خيالاتها وبذهنها بفكرة شتێکی بیست شتێکی بینی ئەی یەسبیڕەهو لە بێژنی بدا بە پەلە نەچێت تەخیری کات چوە جاری وایە تەخیرەکە بێتە ئیرادە لە توێ یەکسەر لە بێژنی بدا ئەگەر خەیری تیا بوو ئەمە وردە وردە بیکاتە کردەوە لای خۆی ئەگەر شەڕ بوو هەرزوو هەڵی کۆڵێ نەهێڵێت چەکەرەدا بکوتێ دڵەکەی پاک کاتەوە هەر چۆن ئەگەر زەویەکی هەبێ جوان بژاری ئەکا هیچ خراپ و پیسێکی تیا ناهێڵێ بە هەمان چەشن. ئەفەرمێ ئەمە قسەی حەسەنی بەسرێکە ئەفەرمێ رحم الله عبدا وقف عند همه ڕەحمەتی خوا لەو کەسەی کە لە لای هەمەکەیە ئەوەستێ واتە خاتراتەکە هاتۆ بە دڵی یەکسەر ڕایەگرێ نایەڵێ زیادکە فإن كان لله أمضى وإلا كف ئەگەر هاتوو بە پێناوی خوایە بوو ئیتر ئیشەکە جێبەجێ ئەکات لەبەر خوا نەبوو ڕائەوەستێ نایکە. هەندێک لە حوکەما فەرموویانە ئەگەر هاتوو خەتەڕەیە هاو بە دڵتا توانیت بیتوێنیتەوە توانیت لای ببەیت توانیت بیشۆیتەوە ئەوە زۆر باشە. ئەگەر نەتشۆردەوە بێتە شەهوەت لە تۆیە هەر شتێک لەوانە هەر خاترات و خەیاڵە بە دڵی تۆیە هات زوو فریای نەکەوتی بیشۆریتەوە وردە وردە ئەبێتە ئیرادە و عەزم ئەبێتە شەهوەت لە تۆیە شەهوەتت ئەجوڵێنێ. ئەگەر لە شەهوەتا فریای کەوتی باشە ئەگەر نا وای لێ نەفسی تۆ داوای ئەو شتە ئەکا ئەگەر لە داواکردنیشا فریای کەوتی هەر باشە ئەگەر نا ڕێک ئەیکاتە کردەوە ئیشەکە جێبەجێ ئەکە. بۆیە حتا وەکو لە پلەکانی خوارەوە تۆ چارەسەری نەفسی خۆت و تەربیەی نەفسی خۆت و تەسکی نەفسی خۆت کەی کارێکی زۆر زۆر باشە کرد. هەندێک لە حوکەما فەرموویانە وەلیەکانی خوا ئەگەر لەمەی شێطان و وەسوسەی شێطانیان بۆ هات دڵیان پێی تێکەچێ ئیزعاجە بن پێی یەکسەر بە بەسیرەت ئەزان ئەمە تاریکیە ترس غەمدانێک دوورەکەونەوە لێی لەمەی مەلەکیشیان بۆ هات دڵیان ئەکرێتەوە. ئەولیای شێطان بە پێچەوانەوەن ئەگەر هات و خراپەیان بۆ هات دڵیان ئەکرێتەوە ئیماندارانیش باشیان بۆ هات دڵیان ئەکرێتەوە. خوای گەورە لە قورئانە فەرموویەتی وإذا ذكر الله وحده بیرکەنەوە ئەگەر کەسێ مشریک بێ لەگەڵ خوای گەورەیە کەسێکی تریش بپەرستێ دارێ بەردێ هەر شتێک ئەگەر باسی خوای تاقانەی بۆ بکەی تاق و تەنها وإذا ذكر الله وحده اشمأزت قلوب الذين لا يؤمنون بالآخرة ئەو کەسانە ئیمانیان بە ئاخرەت نییە دڵیان دائەگیرێ پێی ناڕەحەتە بن بە باسی خوای تاقانە. ئەفەرمێ وإذا ذكر الذين من دونه إذا هم يستبشرون بەڵام ئەگەر لەگەڵ خواکەیە لەگەڵ ئەڵڵایە باسی کۆمەڵی ئالیهەی تریش کرا باسی بتی تر کرا دڵیان پێ ئەکرێتەوە دەموچاویان گەشە بێتەوە. طبعا دەموچاو گەشی و دەموچاوەوە هەمووی ڕەبتی بە دڵی ئینسانەوە هەیە. جاریوە هەیە ئینسانەکە دڵی ناڕەحەتە پێ ئەکەنێ بەڵام پێکەنینەکەی جۆرێکە لە گریان دەموچاوی گرژە نێوچەوانی بۆی ئەصحاب ئەفەرمون کەسمان نەبینێ وەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێک کە هەمێکی هەوو یەکسەر لێرەیە دەرەکەوت هەمەکەی بێتاقەتیەکەی
هەمیشە بە بەشوشی و بە جوانی ئەمان بینی ئەگەر ئەم بەشاشەتی ئێرە نەبووە ئەم جەماڵەی نێوچەوانی نەبووە ئەمانزانی غەمێکی پەژارێت ناڕەحەتێکی هەیە پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم دیقەت بدە کافر و بێدین کاتێ باسی خواکانی ئەکرێ ئیذا هم یەستەبشرون ئەی تۆ چۆن باسی ئەڵڵا بۆ بکرێ تووشی بەشارەت و فەڕەح و خۆشی و دڵخۆشی نابی سەیری دڵت کە بزان لەکوێ و لە چه ئاستێکەیە ئەگەر بە ذیکری خوا دڵشاد بووی دیارە لە ئەولیای خۆی ئەگەر بە ذیکری خوا دڵت گیرە ئاگات لە خۆت بێ ئەوە لە ناو داوی شەیاطینای دەورەیان داوی ئەبێ ئاگات لێ بێ ئەگەر دڵەکەت لەگەڵ خوایە جەل جەلالوو هەستی بە ئارامی کرد هەستی بە ڕەحەتی کرد هەستی بە خۆشی کرد ئەو لە خەیر و بەرەکەتە هەستی بە بێتاقەتی و بێزاری و تەمەڵی کرد ئەوە لە خەتەرە کەوابوو ئێمە ئەمڕۆ لە خزمەتی ڕاغیبی ئەسفەهانی ئەمەمان زانی کە هەموو خەیاڵاتێکی ئێمە وەها نییە کە حەچمان لەسەر نەنووسرێ و ئیتر بڵێن وەڵا کاکە قەین ئەکە خەیاڵە بە ئەدەی پەتی بۆ درێژکەین ناوەڵا جاری وایە خەیاڵ ئەبێتە عەزیمەت و ئەبێتە ئێرادە لە توێیە ئەبێتە گوناه لە توێیە بۆیە زۆر زەڕورە ئێمە ئیماندار بە عەقڵانە مامەڵ لەگەڵ خەیاڵەکانی خۆمانە بکەین بزانین خەیاڵەکانمان لەکوێ دائەنێن لە چ شوێنێکە لە چ جێگایەکە و خەیاڵەکانمان ئایا لە خەیرایە لە لەمەی مەلائیکایە یان لەمەی شەیاطینایە ئەبێ بزانین چۆن مامەڵە لەگەڵ خەیاڵاتەکانمانە ئەکەین بەڕاستی ئینسانی موسڵمان ئەگەر خەیاڵاتی خۆی کۆنتڕۆڵ کرد خۆی کۆنتڕۆڵ کرد خەیاڵات دەرگای بۆ کردەوە خۆی فەوتان کەوابوو سەرچاوەی شەڕ لە خەیاڵاتەوە دەست پێ ئەکا بۆیە پێویستمان بە شۆڕشێکە گەنجی ئەمڕۆمان خەیاڵاتی خۆی ڕاگرێ لەو فەساد و لەو خراپە هەیە چاوی خۆی گوێی خۆی لەو خوتوڕاتانێکەوە شەیطان دروستی ئەکا شەیاطینی ئینس بێ یا جن ئەبێ خۆی بپارێزێ کۆتا قسەم لە خزمەتانە عولەمای قەدیمی قسەیەکیان کردووە حەنەفیەکان بە تایبەتی فەرموویانە هەندێک شت هەیە نابێ سەیریکەی کەڕاهەتی هەیە یەکێک لەوانە حتا ئینسان پیسایی خۆی فەرموویان نابێ سەیریک بۆی چاوی موسڵمان پارێزراوە تەسەوور کە یعنی باشە چۆن چاوی پارێزرا بۆ چاوی پارێزراوێ وتیان نابێ خراپە سیرکە نابێ خراپە ببینێ ئەگەر کەسێ گوناهی کرد ئایا ئێمە ئەبێ متابعی گوناهەکەی کین و یا گوێ لە گوناهەکەی بگرین یا بچین بە دوای گوناهەکە بزانین چۆنی کردووە ئەبەدەن بۆ چونکە ئەوە سەرچاوەیە بۆچی بۆ خەیاڵ و تێکدانی مرۆڤ هەمیشە ئینسانی موسڵمان ئەبێ خۆ ڕاگر بێ بەتەئەتی لە ئەمڕۆیە ئەو هەموو ئەنواع جۆری ڤیدیۆهات و چی و بڵاو ئەکرێت ئەبێ زۆر خۆی پارێزراوکات چونکە ئەمە ئەبێتە سەرەتایەکی خەتەر ئەبێتە خەیاڵاتێکی خەتەر لەمە احتیمالە بەرەو کردەوەیکی خراپی بەرێ بەڵام ئەگەر چاکە و جوانی بینی هەمیشە ئەبێت ثەنایکە باسیکە لە ناو خەڵکا بێڵێتەوە بۆچی ثەنای چاکە ئەکەی بۆچی ئێڵێت بۆ گوێ لە چاکە ئەگری بۆ گوێ لەوە هەموو خەتیبە ئەگری هۆکارەکە ئەمانە هەمووی حەسەنە و چاکە لە توێ دروستەکەن خوای گیان ئێمە ئەم شۆمان لەبەر خاتی تۆ زیندوو کردەوە یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزت بە ئیسمی عەظەمت یا ئیلاهی لەسەر جەم گوناهەکانمان ببوورە گوناهانێ خوای گیان بە دڵمانە گوزەری کردو لێمان ببوورە پەروەردگارە گوناهانێ بە ئاشکرا کردومانە عەفومان کە گوناهانێ بە پەنهان کردومانە عەفومان کە گوناهانێ نەمان زانیوە کردومانە عەفومان کە گوناهانێ زانیومانە و هەر کردومانە عەفومان کە بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە عەفو و عافیەتی خۆت بەسەرمانە ببارێنە کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە یا ئیلاهی دڵمان ساخ کەرەوە دڵمان پاک کەرەوە ڕۆحمان ئاسوودەکە یا رب العالمین دڵمان ئارام کە ماڵەکانمان ئارام کە ژیانمان پڕ لە ئارامی کە یا ئەکرەم الئەکرەمین خوایە پەنامان بدە لە شەیاطینی ئینس و جین یا ربی خوای گیان تەوفیقمان بدە مەمان دەرە دەستی خۆمان یا ئیلاهی نێوچەوانمان بگرە بۆ خەیر بەرەو خەیرمان ببە یا رب العالمین یا ئیلاهی هەر یەکەمان یەک کۆمەڵ گرفت و کێشەمان هەیە هەمومان کۆمەڵێ دوعا ناخی گرتوین و ئەمانەیە بۆ تۆی بەرزکەینەوە یا ئیلاهی تۆ خۆت ئاگاداری ناخمانی ئاگاداری پێویستەکانمانی ئاگاداری ژیانمانی چی چاکە بۆ دینمان بۆ ژینمان بۆ دنیامان بۆ ئاخرەتمان پێمان عەتاکە یا ئەکرەم الئەکرەمین یا ئیلاهی ئەومان بێحاڵ و ماڵە ماڵداریکە ئەومان بێ مناڵە مناڵی پێ عەتاکە ئەومان بە مناڵە مناڵەکانی ساڵح کە
یا ئیلاهی داوا لێ ئەەکەین بە ڕەحمەت و بەزەی خودەوەمان قەرزارە قەری سەرشانی سووکە ئەومان کەم ڕزقی حەڵاڵی زیادکە ئەومان پرۆژەیەکی هەیە پێ تەواو نەکراوە یا ئیلاهی بۆمان سەهلکە و بۆمان تەواوکە یا رب العالمین یا ئیلاهی داوا لێ ئەەکەین بە گەورەی خۆت بە ڕەحمەتی خۆت لە گوناهی دایک و باوکمان ببوورە یا ئیلاهی لە گوناهی دایک و باوکمان ببوورە ئەو دایک و باوکانی کە وەفاتیان کردووە یا ئیلاهی بە گەورەی خۆت ڕەحمەتی خۆت بەسەر گۆڕەکانیانە ببارێنە ئەو دایک و باوکانی کە ماون یا ئیلاهی ئارامی بەسەریانە ببارێنە یا ئیلاهی لە گوناهی مردوەکانمان ببوورە لە گوناهی برا و خوشەکانمان ببوورە یا ئیلاهی لە گوناهی خزم و کەسوکارمان ببوورە لە گوناهی خێزان و هاوسەر و وەچە و مناڵەکانمان ببوورە یا ئیلاهی داوا لێ ئەەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت لە گوناهی باو و باپیرمان ببوورە لە گوناهی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ببوورە یا ئیلاهی ئارامی بەسەر دڵمانە ببارێنە ئارامی بەسەر ماڵمانە ببارێنە ئارامی بەسەر وڵات و نیشتیمانمانە ببارێنە ئارامی بەسەر ئومەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم ببارێنە یا ئیلاهی داوا لێ ئەەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت هەر گرفتێکمان هەیە بۆمان چارەسەرکە یا ئیلاهی هەر کێشەیەکمان هەیە بۆمان حەلکە بەخوا پەروەردگارە زمانمان کولە لە دوعایە بە زمانی پێغەمبەر صلی الله عليه وسلم دوعاکەین یا ئیلاهی ئەو خۆشەویستەی دڵمان ئەو نورەی چاومان لە هەموو عمریا هەر داوایەکی لێ کردووی یا ئیلاهی ئێمەش داوات لێ ئەەکەین و پێمان عەتاکە پەنای پێگرتووی لە هەر خراپەیە ئێمەش پەنات پێ ئەگرین و پەنامان بدە یا رب العالمین یا ئیلاهی سڵاوی ئەم مەجلیسەی ئێمە بگەێنە پێغەمبەر صلی الله عليه وسلم یەک ناومان لە خزمەتیا بێنە یا ئەکرەم الئەکرەمین دەرگای خێر بەسەرمانە بکەرەوە یا رب العالمین یا ئیلاهی قەت سپاردە لای تۆ زایە نەبووە و خۆمان و ئیمانمان سپاردەی تۆ کرد یا رب العالمین خوای دەروی خێرمان لێ بکەرەوە دوعاکانمان قبوڵکە لێمان ڕاضی بە یا رب العالمین لە بەهەشتا لە خزمەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم کۆمان کەرەوە آمین آمین والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خواهي قول لقناهي مني شو إيوجبوري وخالي من قبولك